ئەمن نەمدەزانی موالی 65م هەتا بابم لۆی باس کردم چکە لە نفوسی 66 نووسە یەک هەفتی 66 ینی تقریبان 7 مانگ 8 مانگ گچکەی کردیمەوە بەس بابم دەیگۆ ئەتوو 22 65 بووی دوای وەرەقەتمان لە نێو کتێبەکانی دیتەوە وەرەقەکەمان هەرگرتی لەکرد مەساوی برامە لەوێ نووسیتی دەرێ بە عەرەبی نووسی دەرێ ولیدە ئوسامە فی 23 12 1965 ینی بەوەی زانیم 65م لە گوندی شاوێسی لە ماری باپیرم خانی پێشان گەورە بوو ینی ئەوە نەبوو گچکە بێ بەبیرم دێ خانێکە ڕەنگە 2000 مەتر دەبوو بە 6 لۆمە بوو هەر یەک غورفەچیدا بۆ کوڕەکانی باپیرم بەخۆی لەسەرەوە بوو غورفەکەی گەورە بوو ینی بابم لە شاری بوو کە ئەمن بووم بابم بە حکمەوەی تەڵەبە بوو لە شاری نەیزانی بۆ ئەمن بوویمە هەتا هاتەوە ئەمن لە یەکی ڕەمەزانێ بوویمە یەکەم ڕۆژی ڕەمەزانێ لێژ لە ماری ناویان لێ نابووم ڕەمەزان علاساس ئەوە مبارەکە و لە مانجی ڕەمەزانێ بوو باپیریشم بۆت مناوەڵە با ناوی وەلیبی بەشک وەلی دەردەچی یا وەلی ینی پیاوەکی باش بابم کە هاتبووە بابم چکۆ خوێندەوار بوو لە شاری دەیخین حەزی لە ناوەشی بوو مەسەلەن عەسریبی کەمبی نەبی گوتی ناوەڵە من بەو ناوانە ڕازی نابم ئەمە ناوی لێ دەنێم ئوسامە ئەبە ئوسامە لە هەولێرێ کچەکەم دیتێ لە خۆم گەورەتر بە تەمەن کە ناوی ئوسامە بی یەک ئافرەت ڕەنگە ئەو 3 سال لە من گەورە دەنا لە کوڕ لە من گەورەترینی خەرچی هەولێرێ نەمزانی هەبووبی ناوەکە کەمە و شازە و نامری ئێستا هەندە ناو هەیە دەمری ئێستا کە یەکێک منداری ببی لە سەری بدەی ناوی لێنانێ عەوڵە مرد ینی هێرش مرد دلێر مرد جەنگاوەر مرد ینی ئەوانە بە مروری زەمن ئەو ناوانە عەرەبی و کوردی هەندە ناو هەیە بەجێ بەس ئوسامە ناوەکە هەمایە ناوەکی خۆشە و جوانە وەکو محەممەدی مەسەلەن کو نامریە جا لەو گوندەی خانێکەمەوە چ گوتم 2000 مەتر بوو لایەکی تایبەت بوو لە بۆ مەڕوو بزن و حیوانات توشتی باپیرم چکە هەم جوتیار بوو هەم مەڕوو بزنێ لایەکی تایبەت بوو لە بۆمە لێ دەژیان خانێکە زۆر گەورە بوو سەکۆکی گەورەی لە ناوەندی هەبوو لە قوڕی دروستکرا بوو تقریبەن ئەوها 50 سانتیمە برند بوو ئەوە هێواران دارتۆچی لێ چاندرا بوو دارتۆچی گەورە باپیرم دەیگۆ مجارێ دەگۆ ئەو دارتۆم بە ئاوی دەستنوێژێ گەورە کردیە کە دەستنوێژی دەشوش بە مەسینەی دەچوو لە بن دارتۆکەی دەیشوشت سێبەری کردبوو لەسەر سەکۆکەی ئێواران لەوێ لەسا ئەو سەکۆی دادەنیشتین نان خواردن شتوە تا کاتی نووسنێ مەسە بۆ بیرم دێ ماری مامم لەگەمە بوون مامم خەلیل برا گەورەی بابمە ئێستاژ مایە ئەو مامەچی دیم هێشتا ژنی نەهینا بوو پلکەکیشم مابوو لە گەرمان مەجموعەکی دەرچوو بوو هەندێک مابوون دوای پلکەکەشم ڕۆی و مامەکەم ژنی هینا مامەکەم هەر لەوێ ماوە مام خەلیل هاتە شاری فترێک لە گوندی بوو فترێک لە شاری بوو هاتەوە گوندی دوایە چۆ شاری ئەو لە 62 کاتە بۆ شاری ئیش و کاری لە شاری بوو بابم زیاتر لە شاری بوو دەیخین تەڵەبە بوو داکەم ینی ئەمنی دروست کرد و پەر هەتا داکەم ئەمنی ناردە مەکتەبی ینی بەرێ من لە هەموو چاوپێکەوتنێکی گوتم فەزلی داکەم قەت لەبیر ناکەم کە ژنەشی نەخیندەوار بوو لە ساری 69 مەکتەب کراوە لە 3 ساری من ناردە مەکتەبی لە 65 بووم لە 69 ینی 3 سار و شتێک بووە گەمانجی دەکرابیتەوە یەکیدا حسابی بکە ڕەنگە 3 سار و 6 7 مانگ بوویمە داکەم گوتی بڕۆ مەکتەبێ ئەو مەکتەب لەوێ کرایەوە گوتم ناچم گچکە بووم شەرمەی دەکەم من دار 3 سار ینی بانجی چیژێکی جیرانمانی کرد کە بابی لەگەر باپیرم ئامۆزایە ناوی هەدیەیە گوتی هەدیە دەوەرە ئوسامەی ببە مەکتەبێ وەڵاوی شاد دەستی گرتم هەدیە لە من گەورەتر بوو ئێستاژ مایە ماری لە گوندیەوە تێدەدەم شیژی مام محەممەد ئەمینی بوو دەستی گرتم ئەمنی بردە مەکتەبێ مەکتەب بینای نەبوو مامەکەم مامی بابم مامی داکەم بە ڕەحمەت بی مام حاجی ئەسعەد خانیەکی هەبوو تەبەڕوعی کردو مەکتەبێ گوتی من مادام مەکتەبی دەکەنەوە تا مەکتەبی دروست دەکەنە من ئەو خانەی دەدەمە مەکتەبی خانیەکە 5-6 غورفەیە بوو خاوینیان کردەوە قوڕ بوو ڕێکیانی خست تەڵەبە زۆر بوو مامۆستا شوعبەی من 9 کەس بووین وابزانم یان 10 کەس بووین هەر ئەوەندە چکۆ لە سەفیەکەوە دانرا کە چوومە ژۆرێ ئەوها دەرکەت بەرامبەرم بوو دیتم پیاوەک دانیشتیە کورسی و مێزەکە شتی دەنووسی عینەکەش لێ چای بوو تەماشای کردم گوتی دەتەوێت بخینی گوتم بەرێ گوتی ناوت چێ گوتم ئوسامە جەمیل دەفتەرەکەی کرد و ناوەچ نووسی گوتی بڕۆ ئەو ژۆرێ چوومە ژۆرێ مامەستا هەشتی لەوێ بوو ناوی وریا بوو بە ڕەحمەت بی لە ڕێی بەغدا هەیە
قەمەرەی ئەوەی هەبوو فۆکسواگۆن ئەمە دەرێن قالۆچە سلێمانی دەرێن بۆقی عرب دەرێن داعسووقە خڕەکان هەیە گچکە بەو سارێ دامی کرد بە ڕەحمەت بێ وەفاتی کرد هەولێری بوو ئەوی ناوی نووسیم ناوی مامەستا یوسف بوو لەو ئاخیرەی لە خارم گوێلێ بوو بە ڕەحمەت بێ گوتی سەید یوسفیان پێدەبوو دیارە بەرزنجی بوو سەید بوو تەسەور ناکەم ئەوی ژمابی ساری 69 زۆرە کە چوومە ژۆرێ یەک دوو ڕۆژ بوو دەوامیان کرده بوو ئەوەیان دەخیند دەرسی دا و ویوی دا وەڵام مامەستاکە تەماشا کردم گوتی وەرە دانیشە ئەوەک ڕایخسترا بوو کۆمبارێک بۆ لە سەعاردی دانیشتین هێشتا ڕەحلە و مەحلە و شتوانە هاتبوو سەبوڕم لە دیواری درابوو چوم لە پشتەوە دانیشتم